دابینکردنی ئەمنەتی خۆراک بۆ هەمووان لە گرەوی ڕوخانی کۆماری ئیسلامیدایە. ڕۆژنامەی ئارمانی ملی ڕۆژی 29 گەلاوێژ راپۆرتێکی سدیقا بێهزاتپوری بڵاو کردوتەوە کە چەند خاڵێکی سەرنجڕاکێشی تێدایە. ئەو پەیامنێرە لە قەولی شۆڕای باڵای تەندروستی و ئەمنیەتی خۆراکی ئێرانەوە نووسیویەتی کە هاوڵاتیانی هەش پارێزگای وڵات لەگەڵ نەبوونی ئەمنیەتی خۆراک بەرەوڕوون. نەبوونی ئەمنیەتی خۆراکی واتە شەوانە بە برسێتی سەرنانەوە، واتە نەگەیشتنی وزە و کالۆری پێویست بە جەستە بۆ لانیکەمی چالاکی جەستەی. بەپێی راپۆرتە لە سیستان و بەلوچستان 50% منداڵان تووشی بەدخۆراکی و کورتە باڵایی و هەروەها 25% کەمی کێشیانن بەهۆی تێکچوونی خواردنیانەوە. ئاشکرایە کە کرێکاران و خەڵکی زەحمەتکێش بە تایبەت ژنان و کۆرپەلە و منداڵان قوربانیانی سەرەکی کارەساتی نەبوونی ئەمنیەتی خۆراک بۆ زۆرینەی هاوڵاتیانی وڵاتن. بەپێی ئامارە فەرمیەکان خواست لەسەر خۆراک لە وڵاتدا بە ڕێژەی 35% کەمی کردووە. جگەلەوەش جۆری خۆراکی خەڵکیش گۆڕانکاری بەسەرداهاتووە. زۆر کەس بەهۆی هەژاریەوە خواردنە سوود بەخشەکانیان لە بەرنامەی خۆراکی خۆیان لابردووە و سکی خۆیان بە نانی وشک و پەتاتە و ماکارۆنی تێر دەکەن. ئاشکرایە کە یەکەمین قوربانی بەدخۆراکی منداڵانە. کەم خوێنی، پووکانەوەی ئێسک، کەمبوونەوەی بینایی چاو، کەمبوونەوەی توانایی فێربوون، دابەزینی زۆری کێش و کورتە باڵایی لە زۆمرەی ئەو کاریگەریانن کە کەمی ماددە خۆراکیەکان لە سەرژیانی منداڵان و تازەلاوانی بەجێدێڵێت. سەرجەمی ئەو کاریگەریانە لە سەرباری جەستەیی منداڵانی سیستان و بەلوچستان بەڕوونی دەبیندرێت. لە ئاکامی ئەم دۆخەدا 6% منداڵانی خواردتەمەنی 5 ساڵ بەهۆی بەدخۆراکیەوە تووشی کورتە باڵایی دەبن. ئەم ژمارەیە لە سیستان و بەلوچستان 3 هێندەی ڕێژەی مامناوەندی وڵاتە. بەرزبوونەوەی نرخی کاڵا پێویستیەکانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ ڕەهەندی بەربڵاوتری بەخۆیەوە گرتووە و تەندروستی دەرونی و جەستەیی ملیۆنان کەس لە دانیشتوانی ئێران لەوانە منداڵان، ژنان، دایکانێک کە شیر بە کۆرپەکانیان دەدەن، کەسانی نەخۆش و خاوەن پێداویستی تایبەتی لەگەڵ مەترسیەکی جددی بەرەوڕوو کردوێتەوە. لێرەدا تەنیا قسە لەسەر کلێنی قوڵی چینایەتی و تاڵانکردنی ملیاردها دلار لە سەروەت و سامانی گشتی لەلایەن دەسەڵاتدارانی گەندەڵی ڕژیمی ئیسلامی، فەرماندەکانی سوپا و بەرپرسانی ئەمنی، ڕاندخۆرانی حکوومەتی و ئاغازادەکانەوە نییە، بەڵکو قسە لەسەر بێهداشتی نەگونجاو، نەبوونی خزمەتگوزاری دەرمانی پێویست و گرانبوون یان ماوە بەسەرچووی دەرمان، تۆز و خۆڵ و هەوای ناتەندروست، کوشار و دڵە ڕاوکەی بەردەوام سەبارەت بە دامینکردنی ژیان و هەژاری خۆراکە لەسەر بەستێنی ستەم و سەرکوت و سوکایەتی بەردەوام. قسە لەسەر کابوسێکە کە دابینکردنی سەرەتاییترین پەیداویستیەکانی ژیان و تەندروستی بەشێکی زۆری دانیشتوانی کۆمەڵگای لەخۆ گرتووە. لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا کە نرخی گۆشت و میوە گرانترە لە نرخی گیان و تەندروستی خەڵک، لە دۆخێکدا کە تەنانەت دابینکردنی ماکارۆنی و نانی وشکیش لە توانایی ملیۆنان کەس لە بنەماڵە کرێکار و زەحمەتکێشەکان، فەرهەنگیان و خاننشیناندا نەبێت، بەردەوامبوونی ئەم حکوومەتە بەواتای بەردەوامی نەخۆشی و نەبوونی تەندروستی و بەدخۆراکیە بۆ ملیۆنان کەس لە دانیشتوانی ئەم کۆمەلگایە. کۆماری ئیسلامی ئامرازی بورژوازی ئێرانە بۆ ڕزگارکردنی خاوەنداریەتی تایبەتی بورژوایی و دامەزرانەوەی سەر لە نوێی پەیوەندی کرێکار و خاوەنکار لە دوای شۆڕشی 57 و ڕاپەڕینی ڕێبەندان. ئەم ڕژیمە بۆ بەجێگەیاندنی ئەو ئەرکە جگە لە سەپاندنی هارترین جۆری سەرڕۆیی ئاینی و لە سێدارەدانی هەزاران کەس لە شۆڕشگێڕان و ناڕازیان بە بێکاری، هەژاری و برسیەتی ژیانی نەوەی ئێستای تووشی نەهامەتی و ڕۆژڕەشی کردووە. ئەم ڕژیمە بە وێرانکردنی لە ڕاددەبەدەری ژینگە زەمینەی لە ناوچوونی نەوەکانی داهاتووی سەر بە کرێکاران و زەحمەتکێشانی خوڵقاندووە. بە بەبەستی پێشگرتن لە زیانی هەرچی زیاتری دەرونی و جەستەی هاوڵاتیان،
پێویستە ئاگری بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژەنجیان ئازادی خۆشتر بکرێت و لەبری ئەم دەسەڵاتە کۆنەپەرست و سەرمایەدارەی ئێستا دەسەڵاتێکی جەماوەری جێگەی بگرێتەوە کە لەسەر بنەمای زانستدا بمەزرێت و ڕزگارکردنی یەکجاری خەڵکی ئێران لە هەر چەشنە نەهامەتیەک لەوانە برسێتی و بەدخۆراکی لە زۆمرەی ئەولەویەتە سەرەکیەکانی بێت. واقعیەت ئەوەیەکە ڕێگا چارەی سەرمایەدارانە بۆ کۆتایی هێنان بەم کارە ساتە گەورە مرۆیە تەنیا دەبێتە هۆی سەقامگیربوونی زیاتری ئەم دۆخە. ئەگەر بڕیار بێت ئەم دۆخە کۆتایی پێبهێنرێت ئەوە تەنیا بە خەبات و لە گۆڕنانی ئەو نظامە ممکن دەبێت کە هەژاری و برسێتی بەشێکە لە کارنامەکەی. خەبات بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی، خەباتە بۆ ڕزگارکردنی 70% خەڵکی ئەم کۆمەڵگایە لە هەژاری و بێکاری، بەدخۆراکی، بێماڵ و حاڵی، گرانی و دەیان کێشە و گرفتی کۆمەڵایەتی ورد و درشتی دیکە.